زۆر باشە تا تیزەرەکە حازرە بێت من کەمێک قسە لەسەر فیلمەکەکەم لەگەڵ خات و سۆنیا جەلیل زنگەنە کە دەرهێنەری فیلمەکەیە. سۆنیا بەخێر بێی. زۆر سپاس بەخێر هاتی سەرچاو. زۆر سپاس دەکەم. با سەرەتا لە بیرۆکەی فیلمەکەەوە دەست پێ بکەم چۆن بیرۆکەی جارێ حوتونی و بە مانای چییە و چۆن ئەم بیرۆکەیە هات. بەڵێ سەرتا لە پرسیارەکەی تۆ دەست پێ بکەم حوتونی و چیاوەی کە فیلمەکە ببینێت بێگومان ئەزانە حوتونی و بۆ ئێمە ناوی حوتونی ومان هەڵبژاردە بۆ فیلمەکە بێگومان ئەو ژمارە و ئەو کاتە پەیوەندی هەیە بە ناوەڕۆکی فیلمەکەوانێ بەنسبەت بیرۆکەی هەڵبژاردننی سینناریۆکی لەم شێوێ و ئامادەکردن و بەرهەمهێنانی کورتە فیلمێک بۆ واگەڕێتەوانێ بەڕێزان لە بەرەبرایەتی بەرەنگار بوونەوەی تونوتیژی دش بەژنان و خێزانی سلێمانی کە ڕۆژانە مامەڵاکەن لەگەڵ کۆمەڵەکەی سی هەستیارەکە بێگومان پەیوەستن بە پرسەکانی ژن و خێزانەوانێ توانیان لەگەڵ دەستگای میدیایی کورسات بە خۆشحاڵیەوە هەماهەنگیەک دروستکەن بۆ مەبەستەش چەندین کورتە چیرۆکیان هێنایە ناو دەستگاکەوان و دواتریش لەسەر چیرۆکێک کۆک بووین کە بتوانین بیکەینە کورتە فیلم ئەویش چیرۆکی کورتە فیلمی حوتونی بوو. زۆر باشە کەواتە ژمارەیەک سینناریۆی تر هەبوو یان کورتە فیلمی تر ئامادە بوو لەنێو ئەوانەیە فیلمەکەی تۆ دزنیشان کرا بۆ ئەوەی کە لەو 16 ڕۆژەیە نمایش بکرێت یا خۆ چۆن ئەمە کۆمەڵە چیرۆک هەبوون کە هەر بکرێتە فیلم بەڵێ هەر کەیسی ڕاستەقینەن ئەمانە لە بەرەبرایەتی بەرەنگاربوونەوەی تونوتیژی دش بەژنان و خێزانی سلێمانی ئێمە توانیمان چیرۆکی کورتە فیلمی حوتونی و هەڵبژێرین دواتر تەنها چەندێ ڕێک بوو لە چیرۆکەکە ئێمە توانیمان من دانیشم بیکەمەوە بە سینناریۆ بەڵام ناوی خوازرا و بەخشین بە چیرۆکە ڕاستەقینەکە بێگومان دواتریش بتوانین بیکەینە کورتە فیلمێک و ناوی بنێن حوتونی و باشە لە ناو ئەو چیرۆکانەی کە ئاماژەت پێ کرد و دڵنیام خۆت یەک بە یەک ئاگاداری ناوەڕۆکی ئەو چیرۆکانیت بۆچی ئەم چیرۆکەت هەڵبژار؟ ڕاستی تەنها من نەبووم کە ئاگاداری ئەم چیرۆکانە بووم بێگومان لیژنەیەک لە دەستگای میدیایی کورسات و بە تایبەتیش بەڕێز زاگرۆس لەتیف ڕەشید بەڕێوەبەری گشتی دەستگای میدیایی کورسات کارمان لەسەرەوە کرد سینناریۆیەک هەڵبژێرین کە هەم دەنگی قوربانیەکی ژن بگەێنین کە لە کەیسێکی هەستیارا بێت کە قوربانی نێو تۆڕە کۆمەڵایەتیەکان بچکۆ و کۆزانی لەگەڵ بەرەو پێشچوونی تەکنەلۆژیا زۆرینەی و تاوانەی کە ئەکرێت بەرامبەر بە ژن تاوان ئەلکترۆنیەکانە لەگەڵەوەشا بتوانین چیرۆکەکە بە شێوازێکدا بڕێژینەوانێ کە بتوانین هۆشیاری بڵاو بکەینەوانێ بیری تونوتیژی کەم بکەینەوانێ خێزان پێک بهێنینەوە. باشە چ زمانێک یاخود چ تەکنیکێک گەیاندووە بەکارهێناوە بۆ گەیاندنی بیرۆکەکە؟ پەیامێک کە هەموو کەسێک لاچێ معڕەز بێت بۆ غەڵەت بۆ هەڵا لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە بێت یاخود لە فەراغی نەبوونی سۆز لەلایەن خێزانەوانێ کە کچەکان نەتوانن وەکو هاوڕێ ئەوەی کە لە دڵیانایە بە دایک و باوکی خۆیان بڵێن بە خێزانی خۆیانی بڵێن ئەمامان با بەرە و چ ئامانجێک ئەمامان با بەرە و چ هەڵەیەک چۆن خێزان بتوانێت کە ئەگەداری کچەکانیان بن بتوانن گویان بۆ بگرن نەترسن لەوەی کە لە دڵیانە لەو کێشانەی ڕوبەڕوویانە بێتەوانێ قسە بکەن. زۆر باشە دەستگای میدیایی کورسات چەندێک هاوکاری تۆ بۆکو خانمێکی دەرهێنەر بێگومان خۆم هیچ کە ساڵانێکە کارمەندی دەستگای میدیایی کورساتم بێگومان لە هەر کارێک کە کردی بێتم هەر هەنگاوێک کە نابێتم دەستگای میدیایی کورسات پاڵپشت و پشتیوانێکی گەوری من بۆ هەموو کارەکانم ئەمە پێنجەم کورتە فیلمە کە بەرهەمهێنەری سەرەکی کورتە فیلمەکانم دەستگای میدیایی کورسات بە خۆشحاڵیەوانم کورسات لە هەر شوێنێک ئازانی بێتی
ناڕاستیەک هەیە لەنگیەک هەیە هەوڵی داوە تیشک بخاتە سەر و لایەنانە بە تایبەت پرسیژن و کۆزانین دەستگای میدیای کورسات لەوەتی دروست بۆ و هەیە و لە میدیایە دەنگانەوەیکی باشی هەیە توانیوێتی لەسەر پرسیژن ئیش بکات لە ڕێگەی پرۆگرامەکانیەوە بێت لە ڕێگەی هەواڵەکانیەوە بێت لە ڕێگەی ئەو بەرهەمە هونەریانەوە بێت کە بەردەوام کورسات هەنگاوی ناوە کە بتوانێت پاڵپشتی لە ژن بکات بتوانێت بیری تونوتیژی لە نێو خێزانەکانە کەم بکاتەوە. زۆر باشە باسی ئەوەت کرد کە ئەمە پێنجەم بەرهەمی تۆیە پێنجەم کورتە فیلمی تۆیە کە خۆت کاری دەرهێنانە بۆ کرد بێ هەموو با بڵێن چیرۆکەکانی یا خۆت بابەتەکانیان دەربارەی تونند و تیژی دژ بە ژنانە بڵێ ئەو لەوانەیە کە سوتفەیەکی سیر بێ بەڵام ساڵانێک بەر لە ئێستا لە ساڵانی 2014 و 2015 لە پرۆگرامێکی تایبەت بە ژنان ئەویش پرۆگرامی بنەوشە بوو کارمە کرد لەو کاتە لەگەڵ بەڕێز کاک دیلمان کەیسی هێنا کەیسی تایبەت بە ژنان ئەمان کردە کورتە چیرۆک و دواتر ئەمان کردە کورتە فیلمێکی بچووک و دابەزی لەو کاتەوانێ خەریک بووین ئیش لەسەر پرسی ژن بکەین لە ڕێگەیەکی هونەریەوە بتوانین پەیامەکانی ژن بگەێنین جگە لەوەی کە وەکو کارکردن خۆت لەناو ئەم پرسەیە کارێک کردووە ئەی وەکو ژنێک دڵنیام لەوەی کە هەموو ئەو پرسانە کاریگەری زۆریان لەسرت هەبووە و وەکو ژنێک ویستوتە کاریشی تیا بکەیت بەڵێ بێگومان هەر کاتێک کە تۆ بە دوواداچوونەکەی بۆ کەیسێک بێگومان کەیسی زۆر هەستیارتر هەبوو کە ئەکرایمە ئیشی لەسەرکەین بەڵامیان بابێ هەنگاو بە هەنگاو دەستخینە سەر برینەکانی ژن لەبەر هەستیاری کەیسەکان لە ئێستا متوانینمان ئەم هەنگاوە بنین لە ڕێگەی کورتە فیلمی حوتونیەوە بەدەر لەوە ئێمە کە ڕۆژانە سەرقاڵ بووین لەگەڵ خاتوڕایی ڕاستفریا کە بە دوای کەیسەکانە بگەڕین بێگومان کەیسی وامان هاتە بەردەست نەمانەتوانی هیچ بڵین لە ئاستیا تەنها بیرمانە کردەوە لەوەی ئالەم سەردەمایە کەیسی لەو شێوەیە بوونی هەیە بەڵگەشت بۆ ئەوە ئێمە دیمەنێکمان هەیە لە کورتە فیلمەکە ئیشەڵا بینەران خۆیان ڕۆژی یەکشەمە سعات 9 شەو لە کەناڵی کورسات ئەیبین ئێمە دیمەنێکمان هەبوو لە شەڵتەری سلێمانی وێنەمانەگرت بەهۆی ئەوەی کە ناتوانین ستافێکی زۆر بەرینە ناو شەڵتەرەوانە ئێمە دوو خاتون کە لە ستافەکەی خۆمان ئیشیانە کرد بتمان وەکو کۆمبارسێک بەکارمان هێنان لە کارەکەیە بە شێوەیە کە ئەو خۆیان خستە حاڵەتی ئەو کەیسانەی کە لەوێن ئەو کچانی کە لەوێن بەهۆی هەر هەڕەشەوە بێ بەهۆی هەر تونوتیژیەکەوە بێ لەوێن ژیان بردوونیێتی ئەوێ بێ ئەوەی من داوایان لێ بکەم بچنە ئەحساسێکەوە کە نواندن بکەن خۆیان و هەستیان لا دروست بوو تەنانەت یەکێک لە ئەکتەرەکان بە شێوازێک دڵی پڕ بوو تەنان چەند کاتژمێرێکیش دوای تەسویرەکە نەمان ئەتوانی هێوری بکەینەوە ینی کەیسەکان ئەوە هەستیار بوون لە بەردەست ئێمەیە زۆر باشە چەندێک گرنگە کە خانمانی دەرهێنەر خۆیان کار لەسەر ئەم کەیسانە بکەن و خۆیان کاری دەرهێنان بۆ ئەم جۆرە لە کورتە فیلم و تەنانەت بیر لەو بکرێتەوە کە فیلمی درێژیش بەرهەم بهێنرێت بەداخەوە چەند هەوڵێکمان هەیە چەند خانمێکمان هەیە لە ئێستا کاری دەرهێنانەکەن بەڵام ئەوانیش بە پەنجەی دەست پێم وابێ ئەبژێرن چکە وەکو زانین هیچ من ئەوە ناڵم هیچ کارێک بۆ خانمان و ژنان ئەستەم نییە هەموو کەسێک ئەتوانێت لە دوای هەوڵ و ماندووبوون بگا بە ئامانجی خۆی بەڵام بەڕێی من خانمان ئەتوانن باشتر تێبگەن بتوانن بچنە قوڵایی ناخی ئەو کەیسانەوانەیە کە ژنێک بۆتە قوربانی ئەتوانین باشتر دەنگی ژنان بگەین بۆیە من پێم خۆشە بە تایبەت لە بواری سیناریۆ دەرهێنان خانمانیش بێنە پێشەوە بتوانن بەپێی بەهرە و تایبەتمەندی شێوازی ستایلی ئیشکردنی خۆیان بتوانن خۆیان ببینەوە لە کایەکە و ئیش بۆ پاراستنی مافەکانی ژن بکەن زۆر باشە ستافەکەت کێ بوون لە چەند ئەکتەر پێکات بوون لە ڕاستیدا ستافێکی خنجیلانم هەبوو من هەنێک لە ستافەکەم بەدەستخۆشیەوە کارمەندانی دەستگای میدیایی کورسات بوون کە هاوکار و پاڵپشتێکی گەورەی من بوون هەنێکیش لەو ئەکتەرانە منەتوان بڵم کۆی ستافەکەم بەڕاستی خۆ بەخش بوون ئێمە لە ماوەی 3 ڕۆژە کورتە فیلمەکەمان بەرهەم هێنام چەند ئەکتەرێکی دیار لێرە ڕێز و خۆشەویستیم هەیە بۆیان کە ساڵانێکی زۆرە کارەکەن بەڵام کاتێک بیستیان
پرسێکەیە تایبەتە بە خێزان و بە شیرازەی کۆمەڵگا ئەتوانین ئامۆژگاری بین بە خەڵکی بێ ئەوەی کەبیر لە هیچ شتێ بکەنەوە. سیناریۆکان خوێندەوانە زۆر بە دڵێکی فراوانەوە، زۆر بە جۆش و خرۆشێکی زۆرەوە هاتنە پێشەوە بۆ کارەکە و کارەکەمان کرد. من دڵخۆشم بۆ ستافێک کە هەم بوو، چونکە ئێمە وەکوتم خەنجیلانە بووین، بەڵام ڕۆحێتەکان ستافەکەم بەڕاستی زۆر ڕۆحێتێکی جوان و گەورەیان هەبوو. زۆر باشە. سۆنیا، لە ئەم جۆرە کارانەیە ئەتوانی کاری داهێنەرانە بکەیت؟ یعنی مەبەستم لە لایەنە هونەریەکەیەتی وەکو دەرهێنەرێک بگومان دەرهێنەریان هونەرمەند خەیاڵی فراوانە و پێی خۆشەکە هەندێک ئەزمون ئەگەر بۆ خۆشی بێ هەندێک شت تاقی بکاتەوە وەکو ئەزمونێک بۆ خۆی. ئەو لایەنە فەرامۆش ئەکرێت لە ئەم جۆرە کارانە، یاخود تۆ ئەتەوێ تەنها پەیامەکەت بگەێنی؟ ڕاستە ئێستا لەگەڵ بەرەو پێشچوونی دنیای فیلمسازی و پرۆدەکشنە چەندین لانی گرنگ هەیە کە لە ئامادەکردن و بەرهەمهێنانی فیلمێکە ئەتوانین ئێمە سوودی لێوەربگرین، بێتە پاڵپشتێکی گەورە بۆ گەیاندنی پەیامەکان. ڕاستە ئەو لایەنانەی کە جەنابەت باسی لێکی گرنگە، بەڵام گرنگتر لەوە ئێمە باجارە بین ئیش لەسەر سیناریۆکانمان بکەین، ئیش لەسەر پەیامەکانمان بکەین. بەچی ئەچێ من ناوەڕۆکی سیناریۆیەک بێنم، سیناریۆیەک بێنم، بیکەم بە کورتە فیلمێ، بیکەم بە فیلمێکی درێژ کە لە ئەساسا هەڵگیری هیچ پەیامێک نەبێت. دواتر من ئەگەر کەرەستەی باشیشم پێ بێ بۆ بەرهێنانی فیلمەکە، لە پێم وایە لە ڕیکلامێکی بازرگانی ئەچێت نەک فیلمێک. لێستا ئەگەر دیقەت بیت لە وڵاتانی وەک ئەمریکا و ئەمانە فیلمەکانی هۆلیوود تەنها بە کامێرەی مۆبایلێک تەسویری فیلمەکانیان ئەکەن. بەڕێی من باجارێ ئێمە ئیش لەسەر ناوەڕۆک و پەیامی گرنگی فیلمەکانمان بکەین، ئینجا بینە سەر. ئەوش گرنگە بێگومان بۆ چای بینەر حەزەکان شتێکی کوالیتی، چکە ئێستا دنیا پێشکەوتووە، خەڵک تابعی نێتفلەکس و هەموو پلاتفۆرمەکانەکە. بەڵام من ئەڵەم باجارێ ئیش لەسەر سیناریۆ بکەین، چکە کۆمەڵگەکەمان پێویستی بە سیناریۆی باشە. زۆر باشە. ئەوەنەی من ئاگادار بم فیلمەکەت لە چالاکیەکانی 16 ڕۆژی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژ بە ژنان نمایش کرا لە شاری سلێمانی و لە شاری هەولێریش نمایش کرا. بەنیازن بیگەینە کوێی تریش و چەندێک زەڕورە کە ئەم کورتە فیلمە لە شار و شارچکەکانی تریش نمایش کرێ و ببینرێ. بەڵێ بێگومان کوردستان خان خۆشە، هاوکارێکی باشمان بووی لە ئیڤنتی شاری سلێمانی. سوپاس دەکەین. پێشکەشکاری ئیڤنتی شاری سلێمانیمان کوردستان خان بوو. ئێمە توانیمان بە سەرپەرشتی ڕاستەخۆی بەڕێز قوبات تاڵەبانی و خاتو ئاشتی عەبدوڵڵا توانیمان لە دوو ئیڤنتی جیاوازە لە شاری سلێمانی و شاری هەولێر فیلمەکە نمایش بکەین بۆ بەشێکی زۆر لە لایەنە حزمی حکوومیەکان و هونەرمەندان و ڕێکخراوەکانی بواری پاراستنی مافەکانی ژن. ئەوە لە یەکەم ڕۆژی 16 ڕۆژەی هەڵمەتەکەیە بوو. دواتر لە کۆتا ڕۆژی 16 ڕۆژەی هەڵمەتەکەیە ئێمە توانیمان فیلمەکە بەرینە شاری هەولێر بە خۆشحاڵیەکی زۆرەوە. زۆرێک لە نوێنەرەکانی وڵاتان و کونسوڵەکان هاتن بۆ بینینی کورتە فیلمەکە. بیریشمان نەچێت بە سوپاس و دەستخۆشیەوانێ لەگەڵ هەردوو نمایشی فیلمەکە لە شاری سلێمانی و هەولێر پانێڵێکی تایبەت بە ڕۆڵ و کاریگەری هونەر لە بەرەگانبوونەوەی بیری تونوتیژی تایبەت بە فیلمەکە بەڕێوە چوو. دەستەکانت خۆش بێ. بۆ هیوایم جارێکی تر لێرە گفتوگۆی زیاتر بکەین لەسەر بەرهەمی نوێی بەڕێستان سۆنیا. زۆری زەنگەنە. سپاس دەکەم جارێکی تر.